سەروەتی ژێرزەمین و سەرزەمینی ئەم وڵاتە بە هەدەر ئەبرێ و ئەبرێ بۆیە بەدیدی ئێمە یەکبوون و تەبایی نێوان لایەنە کوردیەکان وا ئەکات نەیارانی کوردیش بە خۆیان بچنەوە یان بە جۆرێک لە جۆرەکان نەتوانن بەو فری ئێستا بەو ڕێگە پێدانەی ئێستا بتوانن خاکی هەرێمی کوردستان ببەزێنن بۆیە تاکە چارەسەر یەکبوونی نێوان لایەنەکانە بۆی ئەم حاڵەتانە دووبارە نەبنەوە. لە ڕاستدا لەلایەن کۆمەڵێک پەرلەمانتار لە ڕابردوو بۆ وەستاندنی هێرشەکانی وڵاتی تورکیا لەسەر خاکی هەرێمی کوردستان تەقدیم کراوە و تەمەناکەین لە ئایندەدا دانیشتنێکی تایبەت بەو بوارە ڕێک بخرێ بۆ ئەوەی بتوانرێ ئەو هێرشانە ڕاگیر بکرێ و کێشەی تورکیا و کورد بە گفتوگۆ چارەسەر بکرێەوە چۆن لە ڕابردوو قۆناغی باشی بڕی کێشەی نێوان میلەتی کورد و وڵاتی تورکیا بە گفتوگۆ چارەسەری کرا تەمەناکەین بە گفتوگۆ ئەم بابەتانە چارەسەر بکرێنێک بە لەشکێرکێشی و تۆپباران و ئەو شێوازەی کە لە ئێستادا پیاداکرێت. ئەوەی هەیە لە ئێستاداش کارێکی باش نییە و تەمەناکەین وڵاتی تورکیا بگەڕێتەوە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ میلەتەکەمان لەگەڵ گەلی کورد بکات بۆ ئەوی هەم ئاسایشی وڵاتی تورکیا ئاسایشێکی باش بێ و هەم هەرێمی کوردستانیش پارێزراو بێ تاکە ڕێگەی ئاشتیە بۆی هەم میلەتی کورد گرفتی نەبێەوە هەم وڵاتی تورکیا و دەوڵەتی تورکیاش بە دەستەی سەرۆکایەتی ئەو بابەتە تایبەتە بە دەستەی سەرۆکایەتی ینی دەستەی سەرۆکایەتی ئەتوانێت ئەم بابەتە تەحدید کا بەڵام ئەو بابەتێکە کە تەمەناکەین کۆتایی پێبێت.